ئاغۆزخان ئاکەینەر سەرۆکی ناوەندی لێکۆڵینەوەی استراتیژی و وزەی تورکیا لە ئەنقەرەوە لەگەڵمانە بێ و کوتمان لەسەر کاردانەوەکانی جەنگی ئیسرائیل و ئێران گفتوگۆی لەگەڵەکەین. دکتۆر، مادەم لە ناوەندی لێکۆڵینەوەی استراتیژی وزەی تورکیا لەگەڵمانن، من ئەمێ قسە لەسەرەوە بکەین ئەم بەرزبوونەوە گەورەی نرخی نەوت کە ئەوترێت بە ڕێژەی لە ١٧ لەگەڵ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران نرخی نەوت بەرز بووەتەوە، چاوەڕوانکراو بوو بۆ ئەم پرسە؟ یعنی ئاسنە بەکارسەن زاتیشتا بەڵێ چاوەڕێمان دەکرد بەهۆی ئەم هێرشانەوە لەلایەکی دیکەوە ئەگەر بیرتان بێت لە کۆتایی مانجی پێنجدا ئۆپێک پلس ئاماژەی بۆ کردبوو کە خواست لەسەر نەوت بەرز بۆتەوە و کەمێک بەرهەمێنان بەرز دەکەن، هەر بۆیە لەو کاتەدا ئەم ڕاگەندراوانەی هەبوو لەلایەکی دیکەوە کاریگەرەکانی گۆڕانکاریەکانی هەموو نێودەوڵەتی گۆڕانکاری نێودەوڵەتیەکان ئەگەر ئەم گۆڕانکاریان نەبا چاوەڕێمان دەکرد کە نەوت زیاتر بەرزتر بێتەوە لەم نرخێکە ئێستادا هەیە، بەڵام دەبێت ئەمەش باستەوە بکەین تا ئێستا بەخۆی ئەم گۆڕانکارە بەهۆی ئەم هێرشانەوە بەخۆی ئەم هێرشە ئیسرائیل و ئێرانەوە کاریگەری زۆر گەورەی کردووەتە سەر نرخی نەوت. هەروەکو دەزانن پێشەوەی باسی ئەم بابەتانە بکەین چاوەڕێ دەکرێت کە نرخەکان زۆر بەهێزی گۆڕانکاریان بەسەر بکرێت بەهۆی ئەم هێرشانەوە، هەر بۆیە لەم نێوەندەدا لەم دۆخەدا نازاندرێت کە چەند کاریگەری بەسەر نرخەکان دەبێت، بەڵام ئەمە دەبێت بزاندرێت کە کاریگەری خۆی دەبێت، بەڵام من وای بۆ دەستم بەرداوام دەبێت نرخی نەوت بەرداوام دەبێت لە بەرزبوونەوە چکە دەزانن ئەم هێرشانە قەتەر و عێراق ئێران هەموو ئەوانەی کە نەوت بەرهەم دەهێنن بە زۆرێک لەو وڵاتانە کاریگەری بەسەر ئەو وڵاتانە دەبێت ئەم هێرشانە، بۆیە ئەم شوێنانەی کە نەوت بەرهەم دەهێنن دەبێتە هۆی مەترسیەک لە ناوچەکەدا، دەبێتە هۆی مەترسیەک لە تەواوی شوێنەکەدا کە نەوت بەرهەم دەهێنن، ئەمەش دەبێتە گۆڕانکاری نرخی نەوت. لە لایەکی دیکەوە ئەگەر باسی غازیش بکەین هەروەک دەزانن بەڵێ بەڕاستی نرخی غازیش گۆڕانکاری بەسەردا دەکرێت لە داهاتوودا نرخی غازیش زیاتر بەرز بێتەوە، چکەم هێرشانە کاریگە بەسەر هەموو واری بوسە دەبێت. باشە، بابەتەکە پەیوەندی بە ئەوە هەیە کە ئێران ناتوانێت وەکو پێویست نەوتی خۆی هەناردە بکات یان نەخێر پەیوەندی بە جەنگەکەەوە هەیە و بە وەستانی جموجۆڵەکانی جموجۆڵی بازرگانی نەوتەوە هەیە لە ناوچەکە. بەڵێ ئەگەر سەیری بکەین هەروەکو دەزانێت کاریگەریەکە زۆر نییە، ئەگەر قەبارەی هێرشەکە باز بکەین وەکو دەزانن ئێران دەڵێت گەروی هورمزدا دەخات هەڕەشەیەوە دەکات، بەڵام تا ئێستا جموجۆڵەکان بەردەوە من ئەمانە هەموو کاریگەری بەسەر ناوچەکە دەبێت، بۆ نمونە عێراق و بەسرە و هەموو ئەو کەشتیانەی کە بیانەوێت ئەمریکا بڕوات ئەمانە چەندین هەفتە دەخێنێت، بۆیە لەم چەند ڕۆژەدا کاریگەریەکەی بەدیار ناکەوێت، بەڵام لە چەند ڕۆژانی داهاتوودا دەکرێت کاریگەری زۆر ئەوتۆی هەبێت. ئەگەر ئەم هێرشە زیاتر بەردەوام بێت زۆر کاریگەری گەورەی دەبێت، ئەگەر گەروی هورمزدا بخرێت بەڕاستی ئەمە جەنجێکی زۆر گەورە دەبێت لە ناوچەکەدا، هەر بۆیە ئەو نەوتانی کە لە ئێران و ئەو نەوتانی لە ناوچەکە هەناردەی دەرەوە دەکرێت هەموو ئەوانە کاریگەری بەسەر نرخینەوە دەبێت. دەتوانین بڵێن ئەگەر هەستیشی پێنەکەن ئێستا کاریگەریەکەی ئەوتۆنیە، بەڵام لە داهاتوودا کاریگەری زۆر گەورەتر دەبێت. باشە، پێت وایە ئێران ئەمە وەکو چەکێک بۆ کەمکردنەوەی کاریگەریە سەربازیەکان لەسەر خۆی بەکاری هێنێت ئەم هەڕەشانەی بە تایبەتی لە داخستنی گەروی هورمزەی کات وەکو کارتێک؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئێران ئەمە وەکو کارتێک بەکاری دەهێنێت. دەزانن هەروەکو دەزانن کاتێک ئەگەر سەیری زەنکە بکەین ناتوانێت
لەگەڵ ئیسرائیلدا جەنگەکە باتەوە کاتێک سەیری قەبارەی هێرشەکان دەکەین کاتێک سەیری قەبارەی جەنگەکە دەکەین ئیسرائیل زۆر گەورەترە لە ئێرانیش دەبێت ئەوە وەکو کارتێکی ئابووری بەکاربهێنێت ئێران ناچارە ئەوە بکات هەروەکو دەزان ئێرانیش ئەو تۆیەکی نییە توانەیەکی ئەوتۆی نییە لە بواری سەربازیدا بۆیە دەبێت لە بواری ئابووریدا دەیەوێت کارتێکی فشار لەسەر ناوچەکە دروستگا فشار لەسەر ئیسرائیل و ئەمریکا و هەموو ئەو ناوچە وڵاتانە دروست بکات بەڵام نابێ ئەمەش لە فکر بکەین ئێرانیش نایبێت دۆخەکە زیاتر درێژە بکێشێت هەر بۆیە دەزانن چینیش گرنگە لە بوارەکەدا لە دۆخەکەدا ئەمریکاش زۆر کاریگەری هەیە ئەم دۆخە بەڕای من کاریگەری زۆری بەسەر ئەمریکاش دەبێت لە ڕووی بواری ئابووریەوە بەڵێ دەزانی ئەمریکا زۆر باشترە لە دۆخەکەدا بەڵام ئەمە کاریگەری بەسەر ئەمریکاش دەبێت ئەمە من وای بۆ دەسم کە کاریگەری ئابوووریەکانی زیانەکانی ئابووری ئەم دۆخە ئەم جەنگە بەسەر ئەمریکاش دەبێت لەسەری بەزێ دەڵێت زۆر باشە بەنسبەت تورکیاوە پێت وایە کاریگەری ئابووری ئەم جەنگە لەسەر تورکیاش دەرەکەوێت بە تایبەتی ئێمە زانین تورکیا لە تا ڕادەیەک لە قەیرانێکی ئابووریدا لەم ماوانەی دواییدا بەڵێ هەروەکو دەزانن تورکیا لە قۆناغێکدا کە بەرەو باشتر دەچێت ئابووریەکە بەرە باشتر دەچێت بەڵام ئەمە لە بگرێ ئەگەر ئەم جەنگە یاخود ئابووری زیانی ئابووری بەسەر تەواوی زیاندا دەبێت ئەم جەنگە نەک تەنها لە تورکیادا لە تەواوی جیهاندا کاریگەری دەبێت تورکیا کاریگەری بەسەر دەبێت دەتوانین بڵێن کاریگەری بەسەر دەبێت بۆیە هەروەکو دەزانن بەڵام ئەگەر سەیری ڕاستی دۆخەکە بکەین تورکیا لە ڕووی ئابووری لە زۆر وڵاتێک باشترە بەڵام بەڵێ کاریگەری دەبێت بەڵێ ئەگەر سەیریشی بکەین نرخی نەوتیش کاتێک بەرز دەبێتەوە زیانی بەسەرکەتی نەوتیش دەبێت بەسەر تەواوی ناوچەکەدا زیانی دەبێت نەک تەنها تورکیا بۆیە ئەمە حاڵەتێکی نەگەتیفە بەسەر تەواوی ناوچەکەدا بۆیە من وای پێ ناسم کە دۆخەکە زۆر درێژە بکێشێت چونکە زۆر خراپ دەبێت باشە بەڕێز ئۆغۆزخان ئاکەینەر سەرۆکی ناوەندی لێکۆڵینەوەی استراتیژی وزەی تورکیا کە لە ئەنقەرەوە لەگەڵ ما بووی سپاس بۆ چوونەکانت